بەناوی خوای گەورە، سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشەویستان، پەیامێکی دڵسۆزانە بۆ سەرجەم مزگەوتە کوردیەکان لە هەندەران، نەکەن لە بەریتانیا بەتایبەتی بە دەرەجەی یەکەم ڕووم لە مامۆسا بەڕێزەکانە ئەوانەی کە قسەی خێر بۆ خەڵکەکەن، بە دەرەجەی دووهەمیش ڕووم لە ئیدارە و بەڕێوەبەرانی مزگەوتەکانە. خۆشەویستان، ماڵی خوای پەروەردگاریش خوا ئەفەرمێ وەئەنە المەساجیدە لیله، مزگەوت هی کێ؟ هی ئەڵڵایە. کە مادەم مزگەوت هی ئەڵڵایە، تکامان وایە ئەو مزگەوتە بەجێ بێڵن بۆ ئەڵڵا، واتە باشتی نەفسی خۆمانی تێکەڵاو نەکەین. مزگەوتێک کە ماڵی خوا بێ، ئێمە دەبێ خزمەتکاری ماڵی خوا بین، نابێت بە هیچ شێوازێک کێشەیەک لە ناو داخلی مزگەوتەکانە دروست بکەین. بەتایبەتی ئێمە هەموومان بەشکلێکی گشتی غەریبین لە وڵاتانەدا، بۆیە هەرێکی کێشەیەکی، هەرێکە مەشاکلێکی هەیە، زۆرێکیش لەو خەڵکە شارەزای لە دین نییە. کاتێک کە دێتە ناو مزگەوتەکە دەیەوێ جەوێکی ئیمانی بۆ خۆی دروست بکات و لە ناڕەحەتیەکانی ژیان بەڕاستی کەمێ دوور کەوێتەوانێ، یاخود بەشێکی زۆرمان هەیە تۆبە دەکەن، دەگەڕێنەوە، دەیانەوێ بێنە ماڵی خوای پەروەردگار. بەڵام کاتێک کە دێنە ناو ماڵەکانی خوای گەورە، کێ ئەبینن؟ من و تۆ بینن، ئیمامی مزگەوتەکانە بینن، ئیدارەی مزگەوتەکانە بینن. ئەگەر ئەمانە بە ڕوشتێکی جوان، بە ئاکارێکی جوان، بە وشەی شیرین، بە ڕووی گەش تەعامولیان لەگەڵ خەڵکەکانە کرد، بە لێبوردەی لەگەڵ یەکتریە، ئەو کاتە ئەمە زیاتر ئیمانیان بەقوتە بێ و زیاتر سیقەیان ئەوێ بەوەی کەوا ئەو تۆبەی کردویانە بەردەوام بیکەن. بەڵام بەعەکسەوە ئەگەر خوا نەخواسەوانە بوو، بەلایەکی تراکەی. بۆیە خۆشەویستان، من بڕوام وایە هەر مامۆسایەکی عەزیز کاتێک کە دێتە هەر مزگەوتێ، با هەوڵ بدا بە دەرەجەی یەکەم ئەو تەنازول بدات. ئەو تەنازول بدا ئەگەر لەسەر شتێکی بەسیط ڕێنەکەوتن لەگەڵ ئیدارەی مزگەوتەکە، وەڵڵاهی العەظیم ئایا ئیدارەی مزگەوت بێ، ئایا ئیمامەکە بێ، یاخود ئیمامەکان بێ، یاخود وتار بێژ بێ، ئەگەر کامیان تەنازول بن بۆ ئەوی تریان، لە دنیایە سەربەرز و لە قیامەتیشا سەربەرز، لە دنیاشە خۆشەویسترە بێ، وەڵڵاه ئەجریشی زیاترە بێ لای خوای پەروەردگار. ئەمە نوقتەیەکی زۆر گرنگە. بۆیە بەتایبەتیش ئێستا من ناڵم هەموو مزگەوتەکان کێشەیان هەیە، بەڵام بەڕاستی تێشیدا هەیە. بۆیە من ئەم قسەیە بە گشتی ئەکەم، هیوادارم هەر خۆشەویستێ، هەر ئیمامێک، هەر ئیدارێکی مزگەوت گوێن لە قسەی بەندەیە، با لە ئەمڕۆ مڕاجعەیەکی خۆمان کەین، با لە ئەمڕۆ هەوڵ بدەین ئەو خەڵکە کە دێن بۆ لای کێ دێن؟ بۆ لای ئێمە دێن، کەوا ئێمە شتێکیان بۆ تەرتیب بکەین، جەوێکی ئیمانیان بۆ دروستکەین، بەتایبەتی لەم مانگی ڕەمەزانەدا. بۆیە ناکرێت لەسەر شتێک خوا نەخواستە عەجزیەک دروست ببێت و خەڵک تەواو کەسێ دەکەن سار دەبێتەوە بەڕاستی لەو واقعی کە تایەتی. بۆی خێرتانەگا، تکام وایە هەر بەڕێزێک کاتێک کە دێتە ناو مزگەوتێک، کاتێک کە مزگەوتێک ئەکەنەوە، خوا خێری هەموو لایە بنووسێمە، ئەجرێکی زۆر گەورەیە، بەڵام با بە تەبایی بێ، با کێشە نەبێ. بەتایبەتیش حەزەکەم ئەو مامۆستا بەڕێزانەی کە قسەی خێر بۆ خەڵک ئەکەن، ئەمانە گرنگە، دەرەجەی یەکەم. خەڵک سەری تۆکە، سەبرت تا چەندێیە، تەقوا تا چەندێیە، لێبوردەیی تا چەندێ، ئەمانە گرنگن بەڕاستی. تۆ چەندە لێبوردەیی کاکە وەڵڵا من حەقی خۆم نەگجارێ، بەخوا یەک وتارم ناوێ، بەخوا لە مزگەوتیش دەرم کەن چییە، من گرێی لە یەک کەس ناکەم. بۆ من ئەمە بە گرنگە زانم بۆ ئەو خەڵکە. وەڵڵا ئەگەر تۆ ئاوا بکەی، خەڵک خۆی بە مەمنونی دێتەوە بۆلات، لە ناو دڵەکانە جێگەی خۆتەکەیتەوە. لەبەرە بۆ ناکرێت کاتێک کە کێشەیەک دروست ببێ، تۆ هەوڵ بدەیت سراعاتێک لە بین ئیدارەکەیە دروست بکەیت، یاخود ئیدارەکەی لەگەڵ ئیمامەکە دروستی بکە. ئەوە ناکرێت بەڕاستکە ماڵی ئەڵڵایە، ماڵی ئێمە نییە. ئێمە نابێ ئاوە تەعاملی لەگەڵا بکەین. جگەلەوەی ئەو مامۆستا بەڕێزانەی کە تەشریفیان هێناوەتە ناو مزگەوتەکان، بەشێکی زۆری ئیدارە هێناوێتی، بەهۆی ئیدارەوە لەناو خەڵکا دەرکەوتووە، بەهۆی ئیدارەوە پێگەیەکی بۆ دروست کراوە. ناکرێت ئێستاکانە سڕاعی لەگەڵ ئیدارەکە دروست بکە. ئەگەر هەر کەسێک لەم هەنگاوە دەکرێت ئەوەی کە تۆ ئێڵێ ڕاستتر بێ لەوەی کە ئیدارە ئێڵێ، بەڵام لێبوردەی تۆ جیاوازی لە ئیدارە، تۆ قسەی خێر بۆ خەڵکەکەی، تۆ مامۆستای خەڵک لە تۆ قسە وەرەگرێ. چۆن لێ وەربگری ئەگە خۆ لێبوردە نەبی؟ چۆن لێ وەرئەگرێ ئەگەر تۆ خۆت ئەم واقعی کە تۆ ئەیبینی بە گەورەترین هەڵی نەسەنگێنی؟ دەبێت خۆت لەوە گەورەتە حسێ بکەیتەوە، خوا نەخواستە ئیدارەیەک یاخود لە ناو مزگەوتێکە تەعامل لێ بکەیتەوە، بە سەلبیات بشکێتەوە. بۆیە مامۆستایانی عەزیز، ئێوە پێشەنگی ئەو کۆمەڵگایان، دەبێت دەرەجە یەک بن، دەبێت لە هەموو ڕۆیەکەوە دەرەجەیەک، دەبێت لە هەموو ڕۆیەکەوە قودوە بن، قودوە بەڕاستی. بۆیە
نابێت کێش و مەشاکل و ناڕەحەتی لە ناو مزگەوتەکان دروست ببێ. ئەگەر هەر زۆر ئەزانی کێشەیەکیشەیە بە دڵە دنیا ئاساییە. هەر مزگەوتەکەی بۆ جێدێڵم بۆ ئیدارەکە، فەرموو خۆتان کێ دێنن بیکەن بە ئیدارە و بیکەن بە ئیمام و چی لێکەن لێکن و من بەرامبەریشتان یەک وشەی غەڵەت ناکەم، لە هیچ شوێنێکیش باستان ناکەم. ئێوە مادەم ئەزانم ئەگەر هەڵەش بن بەڵام کەسانی دڵسۆزن بۆ دینی خوا، جوهدێک سەرفەکەن فی سەبیلیلا، من هیچتان بەرامبەر ناڵم، ئەڕۆم بۆ خۆم لە شارێکی تر مزگەوتێکی ترەکەمەوە خۆم ئەو کاتە سەرپەرشتیەکەم، هیچ کێشەیەکت نابێ. کەوا لێ هاتم. مامۆستایانی عەزیز بە دەرەجە یەکەم هەروەها ئیدارەکانیش بەڕاستی دەبێ مراجعەیەکی خۆیان بکەنەوە، هەوڵ بدەن بە تایبەتی لەم مانگی ڕەمەزانە لێرە بیکەین نقطەی ئینطلاقی برایەتی و خۆشەویستی، لێرەوە بیکەین هۆکاری ئەوەی کەوا ئێمە ئەم مانگە بۆچی دێن بە ڕۆژوە بین، بۆچی دێن بۆ مزگەوت، ئەگەرین بۆ خۆمان جێبەجێ نەکەین چی بە خەڵک بڵێن. کەوا لێ هات هیوادارم مامۆستایانی عەزیز هەروەها ئیدارە بەڕێزەکان لەم مانگی ڕەمەزانە بە جێوێکی ئیمانی بە تەبایی ئەگەر کێشەیەکیش هەیە کاکە هەر کەسێک وەڵڵاه من بمەچم بۆ لایەن کاکە ئەگەر نوقسانیەکەی ئەگەر لەسەر شەخسی منە گردنتان ئازاد بێ کاکە ئێوە چین بۆ دیارەکە من ئەوە ئەەکەم، ئەمە بۆ قیامەتتان باشە، ئەمە سەربەرز ئەبن بەڕاستی یاخوای پەروەردگار هەموو لایەکتان بپارێزێ، جێوێکی ئیمانی بۆ ئەو خەڵکە دروست بکەین و بە تایبەتی ئێم ئەوانەشی کە لە دەرەوەین دەبێت جیاواز بین لە خەڵکی تر، دەبێت قدوە بین، خوای گەورە سەلامەتتان کە بتان پارێزێ و بەو هیوایەکەوە دڵخۆشمان کەن هەر کەسێک هەر مامۆستایەک سەرمان بەرز بکە بەوەی کەوا نمونەیەکی جوان پیشان بدا لەو شارەیە لەو مزگەوتەدا، خوای گەورە بەرەکەتی خۆی بڕژێ بەسەرتانە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.